خۆشەویستان زۆرن ئەو کەسانەی کە ماوەیەکی دوور و درێژ لە کارێکە خسمەت دەکەن جێپەنجەی خۆیان لەو کارە بەجێ ئێڵن و لە چواردەوریان بە کەسێکی شارەزا و دڵسۆز بۆ ئیشەکەی خۆی ناوبانگ دەرەکات. یەکێک لەو وەرزشکارانەی یان لەو میدیاکارە وەرزشیانەی کە لە کەناڵی ئاسمانی پەیامە کە ماوەی 20 ساڵە ئەزموونی کارکردنی میدیایی هەیە، هەواڵ پێشکەشەکە، شرۆڤەی یاریەکانەکە، شرۆڤە بۆ خولەکانەکە، شرۆڤە بۆ گواستنەوەی یاریزانەکانەکە، شرۆڤە بۆ ڕاهێنەرەکانەکە و زۆر جار زۆر بە نەرمی قسەی خۆی ئەکا، قسەی خۆی بەجێ هێڵێ و زۆر جاریش ئەم قسانەی خۆی ئەم شیکردنەوە و پێشبینیانی خۆی کە ئیکات ڕاست دەرەچێت. ئەویش بەڕێز محەممەد ئیبراهیم ڕۆژنامەنووس و شیکەرەوەی وەرزشی و میدیاکاری وەرزشی کە بە سوپاسەوە لەگەڵمان لە ستۆدیۆ ئامادەیە. کاک محەممەد بەخێر بێت. سپاس محەممەد جان بەخێر بێت. سپاس کاک باش. یانیەوەش باش. فێری بەیانیان وازوەستی؟ نەوەڵڵا. وانە؟ ناخۆشترین ڕۆژمە. دەخوا بەخێر بێت. سپاس دەکەم. ئەگەر لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەم، وەرزش بە تایبەت بابەتە میدیایەکەی نەک خودی وەرزشکردن خۆی چی بە محەممەد بەخشیوە؟ بە ناوی خوا وەرزش یاخود بڵێم ئەم پیشەی کە من تیایم لە کەناڵی ئاسمانی پەیام گرنگترین شتی کە پێی بەخشیوم خۆشەویستی و ڕێزگرتنی خەڵکی دەرەوەی پێبەخشیوم، خۆشەویستی و ڕێزگرتنی ئەو هاوکارانەی پێبەخشیوم کە لە کەناڵی ئاسمانی پەیام هاوڕێ من و بەڕێوبەرایەتی ینی لەسەر و منەوەن و هەروە ئەو هاوڕێیانم کە هاوپیشە من و ڕێزگرتنیی تایبەتی پێبەخشیوم، ئەنی کۆمەڵێ خاڵی تایبەتمەندی پێبەخشیوم کە تۆ ناتوانانی لە ڕێگەیەکی ترەوە بەدی بێنی یاخود بڕوام نەکردووە کە ئەگەر من ئەم ڕێگەی ڕاگەاندەم نەگرتایەتە بەر بەم شتانە بگەیشتمایە و من هەستەکەم ئیجابیاتەکانی کە هەمووی شانازین و هەمووی سەروەرین بۆ تۆ و کەسایەتی تۆ و ناوی تۆ هەموومانەی پێبەخشیوم بە دەرەوەی کە کۆمەڵی خاڵی سلبیاتیشیە. جاخەری و هەمان پرسیارکەم، ئەی چی لێ سندوو یان خاڵە سلبیاتەکانی چین لە ماوەی ئەم 20 ساڵایە؟ زانی چۆنەگاکدانە خۆت ئەزانی من وەکو گەورەبوونی خۆم من کوڕێکم یانی بۆ منە لە گەڕەکە بە کوردیەکەی خۆمان عاشارەکانی سلێمانیە گەورە بووم گەڕەشکە شعبیەکان جا ئێمە ینی هەر گەورەبوونمان لەگەڵ کەسی فشقیات و کەسی بۆ نمونە سەر بەدەر و ئەم لاولا و سۆبەتی و هەان لەگەڵ ئەمانەیە تەعاملمان کردەوە گەورە بووین، بۆیە ئەمە ناتوانین تۆ لە ناخی خۆتا دەریکی هەرتیاتە دەمێنێت وەر لەگەڵ تا گەورەیە بێت تۆ ناکرێت چواردەورە کۆمووی بەم جۆرە تەسەڕوفەکە تۆ بڵێ وەڵام من لە جیانێکی ترم خۆ ناچی خۆکەی بە نمونە لە ناویانە هەر یعنی لە گەڕەکە تەقبول ناکرێت ئەگەر توان نەبوویتە. بۆیە من ئەمەش لەگەڵ منە ڕۆشتووە، بۆیە هەر مەجلیسیەکەتی چووم ئەگەر بۆ نمونە تۆزێ ئەمە بۆ من ناخۆش بووە تا ئەوەی تەواو نەیان ناسی بێتم شتەکانی من یا ئەو سۆبەتانی کە منەی کەم یا بۆ نمونە ئەو گاڵتە و گەپانەی کە من لە کۆی گشتی ئیشەکان مایکەم هەتا ئەو کاتی کە تەواو نەیان ناسیوم لەمە تێنەگەیشتون، ینی لەوە چێ نەزڕێکی خراپیان بەرامبەر من وەرگرتە بێ و دواتر کە ناسی بێتیان وەزانی بێتیانم ئەم تەسەڕوفانە چۆنەکەم ئەنجا ئاشنابوو بێتم پێی و لەگەڵ یا ڕاتمە. ئەمە یەکێک بووە لە حاڵەتە ناخۆشەکان کە من بە حاڵەتی سلبیە زانم. ئەمە جگەلەوەی کە خۆشت لەو بوارەیە کار دەکە و هۆنیاخانیش لەو بوارەیە کار دەکە دەرکەوتن لە شاشە سەرنەوەی زۆرێک لە ئازادیەکانتە کە هەر مرۆڤێک یا هەر تاکێک لە ژیانی ڕۆژانەی خۆیان پێویستی پێیەتی ئەوە تا چوونە شوێنانێک کە ڕەنگە هەنێ جار هاوڕێکانت کەسەکانت بچنە کۆمەڵە شوێن کە هەر شوێنی ئەتیادی بەڵام تۆ خۆ بە شیاوی و شوێنە نازانیوە تەبان نابێ بچیتە و شوێنەوە نابێت تەعامل کێسە. من خۆم لە خوێندنما ینی هەتا کۆتاییەکان کە ڕۆشتن یەکەم ساڵ و دووەم ساڵی ماحەدیش لەگەڵ هاوڕەکانم کە چوون بۆ سەیرانی ماحەد ینی بڕواکە ناچوم لەگەڵیان هەرە مامانێ و کاکە ناکرێ بۆ من نابێت تا و کاتی تر کەیتە تەواو تێکەڵ بووین ینی من بەڕێوبەر
جەگری بەڕێوەبەر مامۆستاکان تەلەبەکان هەمویان گلەییان لێکردن دەوتم ناکرێت خۆ ئەبێ ئێمەشە ڕێچکەیە بشکێنین. کاک محەممەد ئێستا بواری میدیای وەرزشی زۆر فراوان بۆ لە هەرێمی کوردستاندا بەڵام لەم نێوەندەدا کەناڵی ئاسمانی پێیان و بەتایبەتیش بەشی وەرزش کە بەڕێستان ڕۆڵێکی زۆر کاریگەرتان تایە هەبوو تا ئێستا توانیوێتی پارێزگاری لە بنەما میدیای جوانانە بکات کە لە ڕێگەی وەرزشەوە ئەگەێنێ پێتان وا تایبەتمەندی ئێوە و میدیاکارێک لەناو ئەم کەناڵە و لەناو ئەو میدیا کوردی کە ئێستاە هەیە چییە؟ خاڵی یەکەمەوەیە کە ئێمە گرنگی بە ئەو شتە ناشرینانە نادەین کە دووبارێکی دەنێنێتەوە لە ناو بینەرە بۆ نمونە ئێستا ئەم شەو موباپێ گۆڵێکی کردو ئێمە ناین پۆستێکی لەبارەوە بکەین گاڵتە بە هاندەری بەرشۆنە بکەین یا شتێ بێت تەنز بێت لەسەر هاندەری بەرشەلۆنە و ئەو هەواڵەوەکو تەبیعەتی خۆی داڕێژینەوەنێ ئەم یاری وەکو تەبیعەتی خۆی داڕێژینەوە ئەگەر ئەمپاپێ خراپ بێ ئێمە بە دیوی خراپ قسەی خۆمانی لەسەرەکەین ئەگەر چاک بێەوە بە دیوی چاک قسەی لەسەرەکەین ئەگەر تیپێ پارەی باشی سەرف کرد لە مەرکاتوە ئێمە وەصف و ستایشەکەین ئەگەر غەڵەتی کرەڵێن غەڵەتت کرد ڕازگۆیی لەگەڵ بینەرەکەیە کە خاڵێکی بەهێزی ئێمەیە و ئەمە جگە لەوەی ڕەسەناتیش کە ئێمە ینی من پێم وایە لە میدیای وەرزشیە ئەو کاتێک کە ئێمە دەستمان پێکرد کە زۆجوودی نەبوو و ئەو کاتەی ئێمە لای بینەر دەرکەوتین و ینی ئەم توڵی وەرزشیەمان نابە بینەر و ئەم بەرنامەی وەرزشیمان نابە بینەر کە بە شێوەیەک شیکاری بکری لە نێوان دووسێ گەنج چوار گەنجی کووردا و ینی کۆمەڵێ خەسڵەتی ڕەسەناتیە بوون کە سەرەتاکەی لای ئەم و دەرکەوت ئەمەش تا ئێستا خەڵک لەگەڵ یا پەروەردەبەوە من پێم وایە ئەوەی کە تۆ جیاواز دەکا ئەوەی کە تۆ تایبەتمەند دەکا لای خەڵک ئەو دیوەی کە کاکدانا باسی کرد لە شیکردنەوەیە پێکان خاڵێکی زۆر زۆر گرنگە کە لای خەڵکی دەمێنێتەوانێ بەڵام لە سەر و هەموو شیوانەوەیە کە تۆ هەوڵ بدەی ئەو شتە بکەی کە هەمووان دەیانەوێت ئەو شتە نەکەی کە بە تەنها ئەو دەوێت بۆ نمونە منەم شەو ڕیاڵ مەدرید بردوێتی و بێم ئیلا بە دیوی ڕیاڵ مەدرید باسی کەم ڕیاڵ مەدرید ئەم شەو کە بردیەوانێ خاڵی سلبیشی هەبوو خۆش قرسە چونکە بتێنێتێ ناتوانانی بیر و ڕای خۆت یان حەزی خۆت لەوە شی بکەیتەوە سۆجا ڕەنگە تۆ لایەنگری لە یانەیەک بی بە پێچوانەوە بتوانی ها بەڕاستی شتەکان باس بکەیت من چەند جار لە باسکردنی ئیتالیا لە باسکردنی میلانە کە باسم کردووە لە بەسە لە دۆخەژی خراپان ینی بەجددی لە دڵۆ بێتاقەت لە دڵۆ زۆر بێتاقەت بووم ینی نیگەران بووم پێی بەڵام واقعەکە بەو جۆرەیە من ئەگەر من لەگەڵ بینەرەکەی خۆم ڕازگۆیانە کار بکەم وە شتێکیان پێ بەخشم کە ئیسفادەم لێ بکەن کە پێکەوە کۆنتاکتێ بکەین کە پێکەوە دووبیر و ڕاڵ و گۆڕکەین ئەبێ ڕازگۆبی لەگەڵیانە ئەبێ ئەوەی کە کوی ئەەکەیتۆ لە سەر هەر تیپێکی تربی لەسەر ئەم تیپەش بیڵی کە خۆت هاندەریت ناکرێت تۆ شتەکان پێچوانە بکەیتوانە مەچی خۆداندەری لەبەری بۆ بینەری ئەمە زۆر لەوە هۆشیارترە ڕاستە و خۆ لێ تێگازان تۆ عاتف زاڵە بەسەرتا و لە ڕۆی کە خۆت هاندەری دیت شیکارەکە بۆ دیوارکە وڵا محەممەد بابەتێکی زۆر ینی جوان و ئەوە ینی ئاماژە پێکرەوەی کە یاری بە شعوری هاندەرانی دیکە ناکەن لە پیجەکانی با بڵین وەرزشی کەناڵەکە وە خۆشتان لە کاتی شیکردنەوە و قسە و هەواڵەکانتانە منەمێ ئەلێرۆ پرسیارێکی تایبەت لە خۆتکەم من زۆر جار ئاگادار بووم یان بیستومە محەممەد زۆر بەرنامە زۆر بابەتی سۆشیال میدیایی بۆ پێش تەڕح کراوە و توانە ئەمە بکە ئەوە بکە تۆ لی دوورکەوتیتۆ نەت کردووە و توتە من حەزم لە ئیشی زۆر نییە حەزم لە ئیشی کوالیتیە ئەمە لە چی وەستەر چاوی گرتووە وڵی کاکدانا من هەر نەقەزێەوە من ئێستا بۆ نمونە شیکاری یاریکی ژاریوە لە کۆمنتا لێمە پرسم بۆ نمونە ڕۆژە سێ یاری هەیە لە کاک محەممەدە و یاریە چۆن مینی و تیپە چۆن مینی من حەزم بە ینی من پێم وایە خاڵی بێزی من ڕازگۆییە لەگەڵ بینەردا ینی ڕێک ڕاستە خۆ پێم وتوتم مۆڵای سێوی یاریم نەکردو ناتوانم هیچی لەسەر بڵێم عادەتم نییە خۆ من ئێستا ئەپ لە بەردەمتە ئەتوانی ئاوا سێری بکەی چی یارەکە بینیوە سایە چەند تۆپ لە قاچیەوە بۆ کێمەترسی دروست کردو چێ گۆڵی کردو چێ ینی هەمووی ئەتوانی تۆ دانیشی شیکاری بۆ بکەیت بەڵام وانە لەبەری لە کۆمەڵە حاڵت ینی من وەکو پێم وتی بینەری ئێمە زۆر زۆر ڕۆشیارترە لەوەی کە تۆ بتەوی هەڵخەڵەتانەی بۆکەی بۆیە من یاریە سەیرم نەکرد بە قەت خۆمی لێدان ئەو بابەتەشی کە جەنابەت باسیەکەی من زۆر زۆر گرنگی بەوە دەدەم کە شتێک باسکەم کە هاوڕێکانم باسییان نەکردبێ لەبەرەوەی من
هەموو ئەوەی کە لە بواری وەرزش و لە میدیا وەرزشەکانە ئیشەکە هاوڕێی نزیک من و پەیوەندیشی پتە لە نێوانمانەیە و کارەکانیانە بینم و متابعەیانەکەم لە بەرەوەی خاڵی سەرکەوتنی خۆمی تیا دۆزمەوانێ ڕەنگە کۆمەڵی خاڵی وردە بێوان ئاماژەی پێ بکەن من بتوانم بە جوانتر لە شاشەکە بتوانم باسی بکەم و ڕەنگە خاڵێکی ناشینیەوان هەبێ من خۆمی لێ بە دوورەکەم یعنی هەموومانەی کە کۆ بێتەوانێ لە کۆتاییە تۆ ئەتوانی جوانەکان هەڵبژێری و ئەوانەی هەڵ نەبژێری کە تۆ ئەزانی کە بۆ نمونە دڵی کەسێک حەزێتی یا بۆ نمونە ئێستا هەندێک تیپەکەی دۆڕاوە تۆ بیت لەسەر شاشە دانیشیت ئەڵێ ئەمە و ئەوە و ئەوە و ئەوە و ئەوە واو یعنی ئەمە حاڵەتێکی زۆر زۆر ناخۆشە تۆ ئەگەر هەر یعنی من لە سارە بەسەراتێکی خۆشەیە یعنی کەسێکی خۆم جێراوانێ وتی ئەچوین بەرەو کەلار ینی ڕێەکە بە جۆرێ بۆ خۆ دەزانین ڕێگەی کەلار تۆزە ناخۆشە ئەوە نیایتە پێش سارە و شتەکەی نازانم چی دانەیەک هاتبوو لەم لایەنەوانێ ڕۆشتە بوو دەستیشکان بۆ سەریان خەریب و وەرگەڕێ ئیتر چۆنێ بە وەری گرتبووە لەسەر جادەکە ما بوانێ ئەم شتانە ئیتر سێری کردبوو 5-6 گەنجن ئەمیش دوو ئافرەتی لەگەڵا بووین پیاوێکیشی لەگەڵا بزانیوێتی دەرەقەتیان نایە ئیتر دوو لە ڕوویەوە دوو لە ڕووی بینەرانیش جنێی بەکابراە بەڵام مسلوبی جنێوەکەی چۆن بوو نەچوە ئاوای لێ بکە چوە ئاوای لێ بکە ئاوا بەم ستایلە جنێوی پیا ئەنی ئەمە چێتە تەسەڕوفێکی نوانوە کە نازانێت جنێوی پیاوازانێت لەباری ساغ بەڵام ئەم داخی دڵی خۆشی ڕشتەوە بۆیە من نامەوێت دایم ئەمە بەرامبەر بینەر کەم ئەمەوێ بینەر لە دۆخی تەندروستی خۆیان بمێنێتەوە کاتێکیش کە دۆڕا تۆ پێیت بڵێ ئەمە هۆکاری دۆڕانتە نەک تۆ بێ سەرزەنشتیکی تیپەکەی لە کەدارکەی هێندەی تر ئیسیفزازیکی هێندەی تر دڵی عزێت بێ ئەمە کارێکی هەڵەیە لای من کاک محەممەد ئەڵەن زۆربەی کات پێویست بە ئۆتۆکیە و بە هەواڵەکان نییە لە لات بێت خۆت یەکسەردا ڕێژیتەوە جا ئەم توانان میدیایە زۆر گرنگە بۆ شاشە چونکە هەمومان نزانین کاتێتە سەر شاشە بە تایبەتی تۆ لە ڕاستەوخۆکانە ئەم کێشێت زۆر بۆ دروستە بێن شتی نەخوازرا و ڕوئات باسێکمان لەو ئەزمونە جوانە بۆ بکەیت خۆی یەکەمین خاڵەوەیە کە تۆ ئەو ئیشی لەگەڵ یاکەی لەگەڵ یا ئاوێتەبی ینی بەدڵ بیکەی ئەمە خاڵێکی زۆر زۆر بەهێزە بۆ ئیشکردن تۆ ئیشێک نەکەی تەنها بۆ پارە پیاکردون تەنها بۆ کات بەسەربردن و ئیشەکە لە کۆڵکەیتەوە من شەو متابعی هەر یاریەکەیەکەم کە متابعی کەم من لە بەرنامەیە بەکارێنمەوانێ لە هەواڵای خوێنمەوانێ ئەبێ تەرکیزم هەبێ ئەبێ من بزانم سەیری چیم کردووە یا متابعی هەواڵەکانەگەن لەسەر کاتی مەرکاتۆیە تۆ بیاگاو لە هەموو شتەکان هەبێ لەبەری لە شوێنێکا ئێمە پەیجمانەیە ئێمە کاونتمانەیە خەڵک هەیە بۆ نمونە گرێبەستیڵە نزیکە لە ڕوودان یەکسەر ئەو نامە و بووەکە علی من چەند گەڕەت باسی وەشم کردووە یاریزان هەبووە ئەو شەوە کە تووشی پێکان بووە بۆ نمونە ئەژنۆی عازێت گەشت شوێنێکی عازێتی گەشتووە ئەم یارەکە تاو بە تەلەفۆنی بۆ گرتم کاک محەمەوە فڵانکەس چەندە دوورەکەوێت وتم کاکە ئاخر ئەمە خۆ زیشی جارێ هەر من دکتۆرەکەی نیم تا پشکنینم بۆ کرد بە ڕاستە خۆ بزانم چەند دوورە ئەنجا هەر پێکان تەبیعەتی پێکان بەو جۆرێ عادەتەن لە دوای 12 بۆ 24 ساعت تۆ ئەتوانی کاریگەری ئەو زەبرە دیاریکەی کە بەر یاریزانەکە کەوتووە ئێوێ ڕاستەخۆ دوایارەگەت و دانیشی ئەمەی بۆ بکەی بۆیە من پێم وایە ینی ئەو ئاوێتە بوونە ئەوەی کە بۆ نمونە حەز و خولیایی کە خۆم هەم بۆ لە سیرکردنی یاریە وای لێ کردوم کە بەبێ کێشە ینی ئەم کارە بەڕێوەبرم ئەمە جگەلەوەی کە ڕەنگە هەنێکیشی پێویستی بە زیرەکی و توانای خۆمەوە هەبێ کە بتوانم دای بڕێژم محەممەد دەست خۆش بێت ئێوە کە لە پێم کارەکەن هەر بەڕستان لەگەڵ کۆمەڵە کادری تری میدیایی وەرزشیان ئەو کۆنتاکتتان چۆنە ئەین زۆر جارەتان بین ماشەڵڵا پرۆزن جەماعەتی وەرزش وەڵا شکور بۆ خوا فەزلی خوایە برایەتیکی پتە لە نێوانمانەیە من پێی ناڵێم هاوڕێتی پێڵم برایەتی لەبەرەوەی لێبوردەیی هەیە لە نێوانمانە یعنی بۆ نمونە قسەوەرگرتن هەیە لە نێوانمانە ڕێزگرتن هەیە لە نێوانمانە کاک پێشەنگ ڕەنگە هەنێ جار هەڵچوونێکیە بێ من قوبوڵمە یا من هەڵچوونێکم هەیە کاک پێشەنگ قوبوڵێتی کاگوڕار قوبوڵێتی کاک مەڕوان کاک دوود کاک گۆران یعنی بەجددی ئەو جانیبرایەتی کە لە نێو ئێمەدا هەیە من حەز دەکەم لە هەموو پێگە و لە هەموو جێگەیەکە هەبێ و تەنانەت لە هەڵەکانیشیشە
زەجە لەسەر یەک دروست ناکەین بەڵکوین یەکتری ئاگادارەکەینەوانێ ئەمانە من پێم وایە هەمووی خاڵی سەرکەوتنە کە دەتوانیت پێکەوە بتانی ستافێ دروست بکەی کە خزمەتێکی بەرچاو بە بینەرکەوە بتانی کە بە ڕازگۆیانە ئیشەکانی خۆت لەگەڵ بینەردا بکەیت چونکە لە هەموو ئیشێکدا و لە هەموو پیشەیەکدا من قەنەعەتم وایە یعنی قەنەعەتی کولی خۆم پاژە و تەجروبە چەند ساڵی کە تەعاملم کردووە لەگەڵ خەڵکەوە لێ عەلاما کارم کردووە تەنها بە دڵێکی پاک و بە ڕازگۆیی کارەکەی خۆت بکە بڕوا بکە یعنی مادە هەموو شتێکە بۆ ناگات تۆ بڵێ وەڵام من مەعاشێکی بەرزمێست خۆشەویستی خەڵکی لێ بەدێن بەس بە ڕازگۆیی کار بکە و بە دڵێکی پاک و ئیشەکانی خۆت بکە لای خەڵک پارەیەک وەرەگری یا بۆ نمونە موچەیەکت هەیە لای خەڵکی ئەو محیبەتەی کە لەوە وەریەگری لە زۆر پارە و لە زۆر شتی تر گرنگترە. کاک محەممەد تۆ بچیتە نیوزڕوم بچیتە بیتە لای دەرهێنەرەکان بۆ ژووری کۆنتڕۆل بچیتە ئارایشگا بۆ لای کاکشوانە بە هەر ژوور و شوێنێکات تێپەڕیت جوێکی تایبەت بە خۆت دروست دەکەیت و ئەزان ئەوە محەمەی وەرزش لەوەیە وایە ئەمە بۆ ینی لەوانەیە کارمەندی دیکەمانە بێت لەو کەناڵە بۆ شێوازە نییە بۆ تۆ لەگەڵ هەموو چین و توێژەکانی ئەم کەناڵە لەگەڵ بەشەکانی غێری خۆشدا شێوازێک تەعاملەکەی شێوازێک سوحبەت و قسە و گفتو گۆدەیە لەوانەیە گەر کەسێک لە دوورەوە ئاگەی لێبێ پی سیر بێ بەم شێوازەیە سەرتاش باسی ئەوم کرد یعنی من ناتوانم من شانازی بە کەناڵی ئاسمانی پەیامانی چی کاک فاروعەلی کاک حاجی فاروعەلی کە پێشتر بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام چی بەڕێز کاک محەممەد ئەحمەد کە ئێستا بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام من یعنی دوای ئەمە جیاکرام کەناڵی ئاسمانی پەیامە شانازی ئەوە یەکەم کە هەمیشە زانیویانە من ئەو سۆبەت و گاڵتا گەپانەی کە ئەیکەم لە پیسیەوە یا لە ناخێکی پیسەوە نییە بەڵکو لە دڵپاکی خۆمەوەی لەوەیە کە حەزەکەم لەگەڵ هاوڕەکانمە پێکەنین و ساتێکی خەندامێز بەڕێ بکەم بۆیە هەرگیز ڕێگریم سنووریان بۆ دانە ناوم لەم حاڵەتەیە من ینی زۆر مەمنونیانم چونکە ئەمەش هۆکارێکی تر بۆ کە من دڵم بە پێیان خۆش ئەزانی چۆنە کاکدانا من وا بیرەکەمەوانێ ئینسان ئەسە بۆ نمونە کە من تەعامل لەگەڵ بە ڕێستاکەم هی ئەوە نییە هەموو شتێک لە سلوکەتی جدیە تابێ ئەگەر ئێمە دوو پێکەنی نەکەین بەیەکەوە ئەگەر ئێمە دوو سوحبەت نەکەین پێکەوە یعنی تۆ ئەمە چۆن بە یادگاریەک لاتێمێنێت تۆ ئەگەر کارەکەمان هەر ئیشکردن بێ بڕوا بکە هەر خۆمان بێزارە بین بە تایبەتی ڕۆتیناتی ڕۆژانە ئەوەی تر هەر مرۆڤ بە هەلاکەتەوە نامێنێتەوە ینی هەر بەجددی من ئەسە کاکشوانە کە بۆ نمونە ئەگەر کاکشوانەی ئارایشگا باسکی ئەگەر من ئەو چارەکەی کە لەبەر دەمیا دانیشم ئەگەر من بەتەنا دانیشم ئەو خەریکی قژم بێ و دانیشێ ینی بە جددیەت ومەینکە ئێدە وەڵڵاهی هەر مجەفیفەکە بێزارتەکە سەڵتی مجەفەکە بێزارتەکە ئێتۆ هەبێت داریژی دوو قسە بکەی دوو ئەم لە لای بکەی ینی ئەو سەوە ئێستا بەڵام من یەک حاڵەتم زۆر باشە کاکدانا کەسێک قەت لە خۆمەوە سوحبەت لەگەڵ کەس ناکەم ینی ئیلا ئەم کەسە ینی زۆر کۆنتاکتمان کردو پێکەوانێ و ئەتوانم بڵێم زۆر ینی من ئەمە سەراحەت بە هەموو کەسێکم تو ئێستا بۆ من ئەم ستافەی کە ئێستا لە کۆنتڕۆڵ ئێستا ئەم ستافی ئێستا کە باس بکەین دەرهێنەرەکان کاک عەبدولخالق لە هەمویان خۆشەویسترە لە هەمووشیان زیاتر سوحبەتی لەگەڵاکەم لە هەمووشیان زیاتر بەزممانە ئیتر ئەم لایە سەرە یعنی یەکێکم زۆر خۆشنەوێ ئەو سوحبەتی لەگەڵا ناگەم بکەیمێ تەنانەت جاری وایە مەجلیسی تیا بۆ بەخوا یعنی من لە دەرگاکەی مەژوورانێ خەریکی سوحبەت و ئەم لەولام هەتا ئەو کاتێ ڕۆماوە لەتر لە ڕۆژنەوە نیم ساعتی تر تیاتی ئاهاوەستە کردو ئەخ وەسفی ئەوە نا وەسفم نەکردووە بۆ وەسفی لاغەم غەڵەتی وا ناغەم وەسفی لاغەم وەک وەسف کرد مەزمە بەستم لە چییە ئەڵێم ئەوەی ئێستا هەنێجار کە بۆ نمونە ئێستا ڕەنگە تۆ بیتت دەرەوانێ گەر نەزانی بۆ جۆرەیە من ئەو سوحبەتەی کە لەگەڵ عەبدولخالقایکەم تۆ زۆر بە ناخۆشوەری بگری بەڵام قەزێکە بەو جۆرە نییە قەزێکە بەو تێکەڵیە کە لە نێوان من و ئەو پیاوایە خۆم لەگەڵ ئەوانی تریشا زۆر هاوڕێم زۆر برادر من چەند ساڵە پێکەوین بەڵام چییە
زیاتر لەگەڵ عەبدولخالق ئەماکەم تا ئەوانیشکە. کاک محەممەد لە کۆتایە ئەگەر شتێک ما بەیان پامەکەت هەبێ لێرە لە داهاتوودا چۆن توانی بەردەوام بی لە کاری وەرزشی و خزمەتی زیاتر بە وەرزش؟ وەڵاهی من پشتیوان بەخوا بەنیازم بەردەوام بم لە خزمەتکردنی بواری وەرزش. من ئەگەر دەرفەتمە بێمەوێ باسێک لەوە بکەم. 18-19 ساڵ ئەزمموی کاری میدیاییم هەیە و جگە لەو خۆمۆک و یاریزانی تۆپی پێ و یاریزانی باسکە بووم لە نێویانەی سیروانی نوێیە و وەکو تایبەتمەندی پەیمانگای وەرزشی سلێمانیم تەواو کردووە بە پلەی یەکەم. شارەزاییم لە هەموو جۆرەکانی وەرزشا هەیە و بە حاڵەتی داوەری و بە کردداری کە خۆشم ئەنجامی بدەم. ئەم کارم کە چەند ساڵە دەمویستمە خزمەتی بینەر و وەرزشکارام، ینی کۆنتاکتێکی زۆر باشم لەگەڵ یاریزانەکانی تۆپی پێ و ڕۆژنامەنووسانەیە. دەمەوێت لە داهاتووە خزمەتێکی گەورەتری پێ بکەم، دەمەوێت لە داهاتووە پرۆژەکەم بگوازمەوانێ بۆی کە کۆمەڵێک دەستکاری هەیە کە لە سیستمی وەرزشە بۆ گەنجان و بۆ وەرزشکاران ئەگەر بیکەی خاڵێکی بێز بێت، چونکە لە وڵاتی ئێمە تۆ ناتوانانی دەستبەری بۆ شتە زۆر گەورانەی کە پەیوەندی بە بەرژەوەندی کەسە گەورەکانەوە کە تۆ دەستت پێی ناگا، بەڵام دەتوانی تۆ دەستبەری بۆ کەسانەی کە بۆ نمونە ئێستا من جانێکمان بەوەیە ئەوەی کە لە سیادی وەرزشا کار دەکات، ئەوەی کە لە پێشەوەی لە بواری وەرزش، ینی حەلەقەیەکی وەصلە من لە کۆبوونەوەیەک لە کۆنفرانسێک لە هەولێر باسم لەوە کرد وتیان کێشەی وەرزشی کوردستان چییە؟ وتم کێشەی وەرزشی کوردستان ئەو حەلەقە وەصلەیە کە لە بینی وەرزشکاران و کەسە سیاسیەکانەیە کە هاوکاری وەرزشەکەن. وتم ئەم کەسە کەسی باش نییە، کەسی لێزان نییە، کەسێکە بە دڵپیسی کارەکانیەکە، ینی لەبەر بەرژەوەندی خۆی کارەکانیەکە. ئەمە هۆکارە بۆی کە وەرزشۆکە و دیۆ پێشنەکەی. بۆیە من شاڵا پلانمەیە لە داهاتووە بچمە پرۆسەیەکی نوێ لە ناوەندێکی ترا بتوانم ئەو ئامانجەی کە هەمە بۆ خزمەتکردنی وەرزشکار و گەنجان بیهێنمەدی. ئەگەر ئینشاءڵڵا ینی سەرەتاژەوە متۆ ئەگەر خێری دنیا و قیامەت میتیا بێ، خوای گەورە ئینشاءڵڵا بۆ نیەتی دڵیشم سەرکەوتوو مەکا و پێم یەگەێنێ. بەڵام وڵا ئەگەر خێری قەبرم و دنیا و قیامەت میتیانە بێ بە توورێ نابێ لەبەر خۆ بەکردەوەکاری خۆمە بێ 1001 پاڕانەوەی بۆ بکەم خوای گەورە لێ باخاتە باش دەبەری لەکەی خۆی جالۆ بێوەیە بگەی بە شتێکی تر بەو جۆرە من نام. بۆ هیوایی کە وەرزش دۆستان و هاوڕێکان و ئەوانەی کە ئەو ناستن و نادناسن لە بوارەیە پشتگیریت کەن بۆ پرۆژە ئینشاڵڵا. پشتیوان بەخوا. سپاس بۆ بەڕێز محەممەد ئیبراهیم ڕۆژنامەنووس و شیکەرەوەی وەرزشی کە لەم تەوەرە لەگەڵمان نبوو. سپاس دەکەم.